إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. خۆشەویستە کانم لەو تاری ئەمڕۆیە باسی هەندێک لە حیکمەت و نهێنیەکانی حەرج بۆ جەنابتان ئەکەین. هەموو سەفەر و گەشتێک کە ئینسان ئەنجامێدا لە ڕاستیە تامی تایبەتی خۆی هەیە. هەموو گەشتێک خەڵکانێکەیە گەشت دەکەن بۆ ئەوەی فێری زانست و علم ببن، کەسانێک هەیە گەشت دەکەن لەبەر ئەوەی شتێک کەشف بکەن، دنیا زیاتر ببینن، کەسانێک هەیە گەشت دەکەن هەر بۆ خۆشی لەبەر ئەوەی لەزەت و بۆ لەزەت و ڕابواردن، کەسانێک هەیە گەشت دەکەن لەبەر ئەوەی بیر و بۆچوونەکانیان لە ژیانە بگۆڕێ و زیاتر دنیا دیدە ببن. گەشتی حەج ئەمانە هەموو ئەگرێتە خۆ و زۆریش لەوە زیاتر هیچ ڕەحلەتێک و هیچ گەشتێک هیچ سەفەرێک ئەوەندەی سەفەری حەج بەتام نییە. ئەوانەی کە نەیان کردووە ئەو حەجە ئەو سەفەرەیان ئەنجام نەداوە، تەماحیان ئەوەیە ڕۆژێ لە ڕۆژان پێش ئەوەی بمرن و لە ژیان دەرچن ئەو گەشتە ئەنجام بدەن. ئەوانەشی کە ئەو گەشتەیان ئەنجام داوە ئاواتە خوازن جارێکی تر لە ژیانیانە دووبارەی کەنەوە و ئەو گەشتە ئەنجام بدەن. لە ڕاستیە خۆشترین گەشت لە ژیانی منە خۆم بۆ خۆم گەشتی حەج بووە. گەشتم کردووە بۆ چەند وڵات، بەڵام هیچ گەشتێکی ئەو تامەی نەداوە، گەشتی خوێندن، گەشتی سەفرە و سیاحەت، بەڵام هیچ گەشتێک هیچ سەفەرێک ئەوەندەی سەفەری حەج تام و لەزەت و چێژی لە دڵما نەماوە. چی نیعمەتێک، چی گەشتێک لە گەورەیە و لە خۆشیە و لە لەزەتە ئەگا بەو گەشتەی کە ئینسان فرسەتێک ئەدا بە ئینسان سەر لە نوێ دەست پێ بکاتەوە، تازەت ئەکاتەوە، لە هەموو بوارێکا تازەت ئەکاتەوە. ئەوە بەس تەنیا لە حەجا دەسەکەوێ. بۆیە حەزەکەم هەندێک لە ئەسرار و نهێنیەکانی حەجتان عەرز بکەم. خۆشەویستەکانم هەموو عیبادەتێک کە خوای تەعالا دایناوە مەبەستی لێی هەیە، بۆ حیکمەتێکی دیاریکراو، بۆ مەبەستێکی دیاریکراو خوای تەعالا ئەو عیبادەتەی فەرز کردووە. بەڵام حکمت و نهێنیەکانی ئەو عیبادەتە جاری وا هەیە بە نەس، بە دەقی ئایەت و حەدیثی فەرمایشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەیان کراوە. بەڵام هەندێکی نادیارە ئیلا لە لای کەسانێک کە بیرکەنەوە، و هەندێکی تریشی قوڵترە پێویستی بە کەسانێک هەیە زیاتر و زیاتر بڕۆنە بنی دەریا و توانای مەلەکردنیان هەبێ و بڕۆنە قوولایی دەریا و لەوێوە گەوهەرەکانی دەربێنن. ئیتر خوای تەعالایش هەر یەکێ بە پێی توانا و ئیمکانیاتی خۆی خوای تەعالا موفەقێکە، بەڵام هەموو کەسێک کە لێی بکۆڵێتەوە ئەتوانێ هەندێک لەو حیکمەت و نهێنیانە بەدەست بێنێ و بتوانێت لە ژیانی خۆیان لەزەت و چێژی لێوەربگرێ. چونکە عیبادەت خۆشەویستەکانم ئەگەر لەزەت و چێژی نەبێ ناتوانی بەردەوام ببی لەسەری. بەو لەزەت و چێژانەوە تو ئەتوانی بەردەوام ببی و بە دائیم ئەنجامی بدەی. ئەو حیکمەتەی کە من هەستی پێ ئەەکەم لە حەجا، حیکمەتە گەورەکە کە هەمووی کۆ ئەکاتەوە خۆشەویستەکانم، تەزکیەکردنی نفوسە، واتە پاکردنەوەی دەروونە، نەک لە حەج بەڵکو لە نوێژیشە، بەڵکو لە ڕۆژوویشە، بەڵکو لە زەکاتدانیشە. حکمەتە سەرەکیەکە ئەوەیە کە خوای تەعالا ئەیەوێت نەفسەکانی ئێمە پاک کاتەوە و ڕامان بێنێ لەسەر ئەخلاقە جوانەکان و پاکمان کاتەوە لە ئەخلاق و ئاکارە ناشرین و کەم و کورتیەکان، و ئەیەوێت بەرزمان کاتەوە بۆ لای خۆی، بۆ لای
مەلائیکەکانی خۆی ڕوحمان بەرزکاتەوە لە ئەخلاقا ناشرینەکان کە ئەو ئەخلاقانەی کە ئینسان ئەلیکێنێ بە زەویەوە خوای تەعالا ئەوێ لەو ئەخلاقانە دەرمان کا و بەرزمان کاتەوە. هەدەفی سەرەکی حکمەتی سەرەکی هەموو عیبادەتەکان ئەلەوەیە کۆ بێتەوە. جا ئەبێ بیزانین بەڵام حەج خۆی بۆ خۆی هەردێک تایبەتمەندی خۆی هەیە، هەندێک ئەسرار و نهێنی خۆی هەیە جیاواز لە عیبادەتەکانی تر. یەکەم یا من هەندێک ئەتوانم لێرە عرستانی بکەم، بەڕاستی ناتوانم بڵێم یەکەم و تا دەیەم. هەندێک لەوانە ئەگینا هەر عالمێک هەر زانایەک هەر بانخوازێک سەدەها حکمت و نهێنی لە حەج دەرەکا، بەڵام ئەوەندەی من لەم وتارە کورتەیە عەرزی بەڕێستان یەکەم هەندێک لەوانەیە. ئەوەی من هەستی پێ ئەەکەم حەج یەکێک لە نهێنێ زۆر گەورەکانی ئەوەیە وا بە ئینسانەکە پێشکردنی حەجەکە، پێش ئەنجامدانی حەجەکە ئینسان بێتە خۆی پاک کاتەوە و ماڵەکەیشی پاک کاتەوە، خۆی پاک کاتەوە لە هەر ستەمێ لە هەر ئازارێ کە ئازاری خەڵکی داوە، کە ستەمی لە خەڵکی کردووە، کە مافی خەڵکی هاتۆتە سەری و ماڵەکەشی پاک کاتەوە لە هەموو حرامێک کە کردوێتی، لە هەر ڕێگایەکی حرامەوە کە ئەنجامی داوە. چونکە براینە ئەگەر ئینسان بە حرامەوە بچێتە حوزوری خوای تەعالا بێگومان خوای تەعالا لێی وەرناگرێ. وەکو پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم، ئەفەرمێ داوا لە ئێمە ئەکا وەکو چۆن داوا خوا داوای لە پێغەمبەرەکان کردووە کەوا بەنانی حەڵاڵ بە تیکەی حەڵاڵ ژیانی خۆیان بگۆزرێنن بیبەنە سەر، هەروەها خوای تەعالا نەفس داوایشی کردووە لە قورئانە لە هەموو ئیمانداران کە نانی حەڵاڵ بەدەست بێنن و بە تیکەی حەڵاڵ ماڵ و مناڵی خۆیان پێ بگەێنن. لە پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لەو حەدیثە کە هەردوو ئاەتەکە ئەهێنێتەوە ئەمجا ئەفەرمێ لەوانەیە کەسانێک هەبێ لە سەفەرا بن، سەفەرێکی درێژ، جا سەفەر هۆکارێکە بۆ ئەوەی ئینسان دوعای قبول ببێ. کابرا لە سەفەرێکایە و کەلوپەلێکی چڵکن و سەر و ڕیشێکی چڵکنی هەیە، طبعا ئەویش هۆکارێکە کە ئەوەی ئینسان دوعای قبول ببێ لای خوای تەعالا، کە ئینسان لە سەفەرێکی دوورە بە جلوبەرگێکی سەر و ڕیشێکی تۆزاییوەوە داوا لە خوای تەعالا بکاو دەست بەرزۆ کاتۆ ئاوا بۆ لای خوا دەست بەرزۆکردنەوەیش هۆکارێکە لە هۆکارەکانی وەرگرتنی دوعا. پاشان پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم کابرا ئەڵێ یا ڕەبی یا ڕەبی یا ڕەب یا ڕەبی هۆکارێکە، یعنی ئەم هەموو ئەسبابانە هەیە بۆ ئەوەی ئەم کابرایە دوعاکەی لای خوا قبول بێ. یعنی ئەوەندە کابرا ها لە سەفەرێکی دوورە، سەر و ڕیشی تۆزاویە، جلەکەی چڵکنە، پاشان ئەم کابرایە دەستیش بەرزەکاتەوە کە خوای تەعالا هەر دەستێک ئەگەر ئینسان بەرزی کاتەوە شایستەی بەرزکردنەوە بێ خوای تەعالا قەت بە سفری نایگەڕێنێتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ پاشان کابرا ئەڵێ یا ڕەبی یا ڕەبی ئەلاڵکێتەوە لە خوا ئەڵێ پەروەردگارم پەروەردگارم. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەم کابرایەت چۆن دوعای قبول ئەبێ لە کاتێکا کە نانی حرام حەڵاڵی نییە و نانی حرامە و کەلوپەلەکەی بەری حرامە و ژیانی بە حرام بردوۆتە سەر و گۆشتی گیانی بە حرام پێگەیاندووە. پێغەمبەری خوا لە ئەخیرا ئەفەرمێ فەئەنا یوستەجاب له، خوای تەعالا چۆن وەڵامی داتەوە؟ وەڵامی ناداتەوە. بۆیە ئەو کەسەی کە ئەچێ بۆ حەج پێشا ئەبێ گردنی خۆی بە خەڵکی ئازاکە. طبعا حەقەکان حەج ئێمە لەوانەیە هەندێک کەس هەڵە لە حەج تێگەیشت بێ و ئازانێ حەج هەموو گوناحەکانی ئینسان لە ئەبا. خۆشەویستەکانم حەج ئەو گوناحانە لە ئەبا لە بەینی خۆت و خوایە هەیە، بەڵام ئەو گوناحانەی کە لە بەینی خۆت و خەڵقی خوایە هەیە، تەعدایەکە، زوڵمێکە، ماڵ خواردنێکە، ئەوانە برا بەڕێزەکانم خوای تەعالا لای نابان، نە بە حەج و نە بە غەیری حەج. بۆیە ئەبێ ئینسان بڕاتە لای ئەو کەسانە و حەقەکانیان بداتەوە یا گردنی ئازاکەن. لەبەر ئەوە حاجەکان پێش وەخت ئەکەونە خۆیان ئەڕۆن گردنی خۆیان بە خەڵکی ئازا ئەکەن، ئەڕۆن حەق و مافی خەڵکی ئەدەنەوە، ئەگینا حەجەکە هیچ سوودێکی نابێ.
ئەو حەجە نییە کە خوا ئەیەوێ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیەوێ کەوابوو ئەمە یەکێکە لە نهێنیەکانی حەج کەوا ئینسان دێتە خۆیان و محاسبەی خۆیەکە پێش وەخت. پاشان خۆشەویستەکانم حەج یەکێکە لەو شتانەی یادی ئینسان ئەخاتە وەک بە مردن و بە قیامەت، یعنی مردنێکی بچووک ئەخاتە پێشاوت و قیامەتێکی بچووک ئەخاتە پێشاوی ئینسان. ئینسان هەر لەگەڵ نیەتهێنانەکەیە و ئیحرام بەستنەکەیە بەرگی فەخفەخەی دنیایی و شانازی دنیایی و مەسئولیەت و بەرپرسیارەتی و دەوڵەمەنی و ئەمانە هەموو لەبەردا ئەکەنی. تەنها پۆشاکێک ئەکەیتە بەر کە هەموو مسلمانان وەکو تۆ پۆشیانە. دوو پارچە قوماشە یەکێکیان ئەهاڵکێنیتە عەورەتەوە و ئەوی تریشیان ئەدەیتە بانشانتە ڕئیسی وڵاتی هەر ئەبێ ئەوە لەبەر بکە، دەوڵەمەندترین کەس ئەبێ ئەوە لەبەر بکە، ئەو کەسەی کە خۆی بە گەورە ئەزانێ هەر ئەبێ ئەوە لەبەر بکە، فەقیر و هەژارێکیش هەر ئەوەی لەبەرایە. الله ئەکبەر. یعنی عینەن مردنێکی بچووک ئەهێنێتە پێش شاوت کاتێ تۆ ئەمری هەمومان وەکو یەک واینا یەک پارچە قوماش ئەپێچن پێمانەوە و کفنێک و ئەمان خەنە ناو یەک قەبر کە خاکێکە و هەمومان هەر ئاوای. زۆر مهمە برا بەڕێزەکانم لە هەموو لەحەزاتێک لە لەحەزاتەکانی حەجە ئەوەتە لە پێش شاوە یەک ذکر هەکەی یەک قسە ئەکەی هەمووی بەیەکەوە ئەویش بریتیە لە لەبەیک اللهم لەبەیک لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك. هموي يك شعار يك دروشم تواو فرقي بيني باشا وقدا ناميني فرقي بيني هجار ودولة من ناميني أو كات أزاني تو تنها أو نيش بارد بيه كاحتياج كانت دبركا مال بجي ديلي منال بەجێ دێلی عینەن وەکو چۆن پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر ئینسان مرد سێشتی لە دوا بەجێ ئەمێنێ ماڵەکەی مناڵ و ئەولادەکانی عەمەلەکەی هەر لە ماڵەکەی بەجێ تێلێ هەر کە دەرێکەن جەنازەکەی دەرەکەن الله ئەکبەر هەر جەنازەکەی دەرەکەن تەواو ئەوەی کە لە پێناویە قیامەتی خۆت ئەستوێنی خەڵکێکی زۆر قیامەتی خۆی ئەستوێنێ هەر لەگەڵیان نایە هەر یەکسەر بەجێ ئەمێنێ پاشان مناڵەکانیشت تا دێواری قەبرەکە لەگەڵ تا دێن تا لێواری قەبرەکە مناڵەکانت لەگەڵ تا دێن یەکێکیان نایەتە ناو قەبرەکەەوە لەگەڵ تا بەڵکو ئەگەر گەرم بێ یا دنیا سارد بێ حەزەکەن زوو قەبرەکەی بان بدرێ و بگەڕێنەوە پەلەی لێ ئەکرێ نزیکترین کەسەکانت ئەگەر زۆر خۆشتیان بوێ تێن ئەتشۆرنەوە و جەنازەکەت حازرەکەن پەلە ئەکەن پەلە پەلانە هەمووی ئەوەی کە ئەمێنێتەوە عەمەلەکەتە عینەن حەجیش ئاوایە هەر لە ماڵی خۆت بەجێ دێڵی و ئەکەویتە ڕێ و ئەڕۆی هەمووی بەجێ دێڵی هەر ئەوەنە بەشی احتیاجەکانی خۆت هەڵەگری پاشان مناڵەکانیش لە ماڵایان لە مەتارەخوا حافیزیان لێ ئەەکەی تەواو ئەوەی ئەمێنێتەوە تەنها خۆت ئەمە قیامەتێکی بچووکە مردنێکی بچووکە پیشان تێدا و لە ڕۆژی عەرەفاتی شاکاتێک چەند ملیۆن خەڵک لەسەر کێوی عەرەفات و دەشتی عەرەفات ڕاوەستاون هەموو قیامەتێکی بچووکە ئەهێنێتە پێش چاومان کاتێ لە ساحەی عەرەساتە هەموو خەڵک وەستاوە هەموو خەڵک لە بەردەمی خوای گەورەیە وەستاوە و چاوەڕوانی محاسبەیە لەحەزاتێکە لە خۆشترین لەحەزاتەکانی حەج لەحەزاتێکە کە هیچ لەحظەیەک ئەوەنەی ئەو لەحەزاتانەی عەرەفاتە خۆش نییە برا بەڕێزەکانم خوشکە بەڕێزەکان لەحظەیەکە هەموو ئەو دەشتە سپی ئەکاتەوە فەرقی بینی هیچ کەسێ لەگەڵ هیچ کەسێکی ترا نییە هەموو خەڵک ئەگەر خۆشترین شوێنی بێت چادرێکە کە سێبەرێکی بۆی دروست کردووە لەو لەحەزاتانە قیامەتت ئەکەوێتە بیر لەو لەحەزاتانە نزیکترین هاوڕێکانی خۆت تۆزێ دوورکەونەوە نازانیان لەکوێ چونکە شکلەکان هەموو وەکو یەک وایە لەو لەحەزاتانە کە دەرپێک حەد دەرپێک نییە لە پێتە هەر تەنها پارچە خاولیە کە داتت هاڵکانتەتە خۆتە
ئەلەو لە حەزاتە کە ئەزانی ئیتر تەواو ئەگەر عەقڵمان بێ و دەرس وەربگرین ئەوە قیامەتێکی بچووکە خوا پیشانمانێدا لە دنیا ئەلەو لە حەزاتە دوعا وەرئەگیرێ ئەوە لە حەزاتی وەرگرتنی دوعایە لە ساڵێکە کە گەورەترین ڕۆژی خوایە کە بریتیە لە عەرەفات تەنانەت ئەوانەشی کە لە حەج نین ئەگەر ئەو ڕۆژە بە ڕۆژوو بن پێغەمبەری خۆشەویست ئەفەرمێ ومێ دەکەم گوناحی ساڵێکی پێش و ساڵێکی پاش خوای تەعالا بیکاتە کەفارەتی ئەگەر بە ڕۆژوو بوون بەڵام ئەوانەی لە حەج لەوێن بە ڕۆژوو نین خۆشەویستەکانم پاشان لەو دەرسانەی کە وەری ئەگریت لەوێە تۆ کە حاجیت و ئەڕۆی بۆ حەج ئەو دەرسانە لەو دەرسە مهمانەی کە وەری ئەگری لەو کاتە بریتیە لە دەرسی ئیقامەت ذکر الله بریتیە لە ئیقامەتی ذکری خوا کە حەج خۆی یەکێ لە هەدەفەکانی ئەوەیە کە ذکری خوا زیاد بکرێ یادی خوا زیاتر بکەی خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ ليس عليكم جناح أن تبتغوا فضلا من ربكم فإذا أفضتم من عرفات فاذكروا الله عند المشعر الحرام طبعا تو بردوام ذكركي بردوام أو ذكركي توك عرزم كردي كلبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك أمد بارأكي توا أم جا لقل ذكري تراو لقل دعاي تراو لقل بارانوي تراو ئەوانەی کە حاجین و حەجیان کردووە ئەزانن ئەو لەحەزاتانە یعنی چی ئەو لەحەزاتە ئاڵتونیە گەوهەریانە یعنی چی لەحەزاتی دوعاکردن و پاڕانەوەیە لەحەزاتێکە ئینسان بەس خوای پەروەردگاری لەبیرە و هیچی تری لەبیر نییە فاذكروا الله عند المشعر الحرام فاذكروا الله عند المشعر الحرام واذكروه كما هداكم وإن كنتم من قبله لمن الضالين دائما خواي پروردگارت لبير بي بيري خواي تعالى بكروا ويادي خوا بك وكو چون هدايتي داي كبيشر تو كسيكي گمراه بوي سر ليشيوا بوي سر گردان بوي خواي تعالى بنعمتي خوي هدايتي دا پاشان هر خواي تعالى دوباره افرمي ثم افيضوا من حيث افاض الناس واستغفروا الله ذكر بكن داوای لێبوردن لە خوای تعالى بکەن إن الله غفور رحيم فإذا قضيتم مناسككم أجر مناسككاني حج التواو كرت فاذكروا الله كذكركم آباءكم أو أشد ذكرا أو نذكري خوابك وكو چون ذكري باوكتكي وكو چون أجر برسال اللي بكي تو كركي يكسر بلي كري فلانم ئاوا ذکری خوای تعالی بکە و لەوەش زیاتر خوات لەبیر بێ لە هەر لەحەزاتێکە لە هەر دەقەیەکە کە لەوێی ئەمەش یەکێکی تر لە ئامانجەکان و لە نهێنیەکانی حەج یەکێکی تر لە نهێنیەکانی حەج خۆشەویستەکانم یەکخستنی ریزی مسلمانان یەک قیبلەیان هەیە یەک خوا ئەپەرستن یەک پێغەمبەریان هەیە یەک دینیان هەیە ڕوەکەنە یەک شوێن لە کاتی نوێژەکانە کاتەکانی نوێژەکانیان یەک کاتە کاتی ڕۆژویان یەک کاتە کاتی حەجیان یەک کاتە ئەی ئیتر ئەم تەفریقەیە بۆ ئەی ئیتر ئەم دووبەرەکی و یەکتری ڕاکێشانە بەرەو ئەم لا ئەولا بۆ ئەی بۆ لەبەرچی مسلمان بکوژێ لەبەرچی مسلمان عەزیەت بدا و ئازار بدا لەبەرچی مسلمان غەیبەتی مسلمان بکە لەبەرچی ئێوە یەک قیبلەتان هەیە ئێوە یەک خواتان هەیە ئێوە یەک پێغەمبەرتان هەیە ئێوە یەک دینتان هەیە لەوەیە فەرقی بەینی کابرایەکی ئەندەنووسی و کابرایەکی بەرازیلی نییە لەوێ لە یەک شوێناکۆ ئەبنەوە کابرایەک لە ئەمریکایە و کابرایەکی تر لە یابانە لە یەک شوێناکۆ ئەبێتەوە فەرقی بەینی هیچ لەگەڵ هیچیان نییە لە دەوڵەتەکانی دنیاوە هەموو سەرانسەری ئەم دنیایە مسلمانان ڕوئەکەن ئەو شوێنە بەبێ ئەوەی فەرقی بەینی یەک کەس لەگەڵ یەک کەسی ترابێ کەوابوو لە ڕۆژی قیامەتیشە هەروایە لە ڕۆژی قیامەتە ناخواتەوە من قینم لەم نەتەوەکە بێ و قینم لەوەکە بێ لەبەر ئەوەی من ئەمەم و ئەوە نیم یا ئەم عەشرەتەکەم و ئەو عەشرەتەکە نیم یا ئەم تیرەکەم و ئەو تیرەکە نیم ئەمانە ناخواتەوە براکانم هەموومان
کوڕی یەک پیاوین ئەویش لە خۆڵ دروست کراوە ئەگەر بڵێ من کوردم ئەو عەرەبە ئەی باشە پێش ئەوەی کورد بی چی بووی پێش ئەوەی کابرایەک هەبێ ناوی کورد کابرایەکی تریش هەبێ ناوی عەرەب و کە ئێمە لەنەوەی ئەوە هاتبین ئەی پێشا چی بووە پێش ئەوە خۆ نە کورد بوو نە عەرەب بوو ئەی پێشا چی بوو پێشە ئادەم بوو ئادەمیش لە هیچمان نییە نە کوردە و نە عەرەبە و نە فارسە و نە تورکە و نە ئینگلیزە و نە هندیە و ئادەم کوڕی خۆڵە لە خۆڵ خوای تەعالا دروستی کردووە ئەلێرەوە خوای تەعالا فێرمانەکە ئەوەی کە ئێمە لە پێناویە زۆربەی جار یەکتری عاجزەکەین یەکتری بێزارەکەین یەکتری ئەکوژین ئەوانە هیچی ئەساس نییە و ئەسڵ نییە و ئێمە هەڵەین ئێمە ئیشەکە لە کووردا نەماوە براینە لەوەش بچووکتر بۆتەوە گەیشتۆتە حەدی ئەوەی کەوا ئەم حزبەکە ئەو حزبەکە لەناو ئەبا ئەمەکە لە ئەوەک پاشخولی ئەوەکە ئەدا لەوەش بچووکتر بۆتەوە لەناو حزبێکە باڵباڵ دروست بووە لایەن دروست بووە جەماعەتی فڵان و لایەنگرانی فڵان و ئەمانەش دروست بووە ئەی توخوا براینە هیچ کەسێ لەم دنیاە هیچ کەسێ چەندیە گەورە بێ حتا پێغەمەریش بێ شایستەی ئەوەیە کە ئێمە لایەنگری ئەو بین ئێمە لە پێناوی ئەوە خۆمان بین بە کوشت ئێمە لە پێناوی شخصێکە شخص براینە هەمووی مرۆڤن و عەبدی خوان کەسێ کە شایستەی ئەوە بێ ئێمە لە پێناویە هەموو شتێ بکەی کە خوای پەروەردگارە جگەل لەخوا ئەوەکانتر هەمووی بخەنە لا براینە هەمووی بخەنە لا والله حیفە مسلمانێ بڵێ من ئەو حزبەکەم یەکێ بڵێ من ئەو حزبەکەم حیفە مسلمانێ بڵێ من ئایدی فلان دەوڵەتم ئەو بڵێ من ئایدی فلان دەوڵەتم حیفە مسلمان ئاوا بێ بۆیە حەج یەکێک لە مەبادیئەکانی ئەوەیە گشتمان کۆ ئەکاتەوە ئەو کاتە ئەزانی کە فەرقی بینی تۆ و کابرایەکی ئەو پەڕی دنیا نییە گشتمان وەکو یەک واین وەکو یەک عیبادەتەکەین وەکو یەک سوجدە ئەبین وەکو یەک تاعەتەکەین ئیلا لە بڕێ مەسائیلی بچووکە هەر لەوێشە ئەو دەرسەش وەرەگرین ئەو مەسائیلە بچووکانە کە ئێمە هەندێک مامۆسا هەبوون لە کەلارە باسی ئەو کاتە ئەکەم کە من لە مزگەوتی تەقوا بووم زۆر دژایەتی منیانە کرد لەسەر بڕێشتی بچووک ئەو کاتە هێشتان خەڵق نەوەچوو بۆ حەج ڕێگای حەجدا خرابوو لەسەر شتی ورد ئەم شتە وردانەی کە ئیمڕۆ خەڵک لەناو مزگەوتەکانە شەیطان گەورەی کردوتەوە خەڵک لە پێناوێ ئەم لەگەڵ ئەوە قسە ناکە ئەم مەرحەبای ئەو ناکە ئەم لوتە کاتە لاوە ئەم ئەڵێ من ئەمە وەک من نییە ئەمەی کە گشتمان ئێستا وەک یەک نوێژەکەین بەڵام شێوازی نوێژەکانمان لە هەندێشتی بچووکە جیاوازە شێوازی ڕۆژۆکانمان شێوازی زەکاتەکانمان ئەوانیش دژایەتی منیانە کرد لەسەر بڕێ مەسائیلی بچوو بەس کاتێ چوون حەجیان کردو گەڕانەوە زۆر گۆڕان تیان بابە ئێمە بۆچی مەشاکل دروستکەین دەست لە کوێ بگیرێ دەست لەسەر سێنگ بگیرێ لەسەر ناوک بگیرێ لە ژێر ناوک بگیرێ هەر نەگیرێ ئەمە مسلمانان لەوێ گشتیان بە یەکەوە نوێژەکەن و فەرقی بینی ئەمەکە و ئەوەکە نییە ئەی باشە ئێمە بۆ وامان ئەکرد ئەی باشە ئێمە بۆ ئاوا دژایەتی یەکتریمان ئەکرد ئەو کاتە برا بە ڕێزەکانم لەوێ ئەوانت بۆ دەرئەکەوێ یەکێکی تر لە حکمەتەکانی حەج خۆشەویستەکانم کە حکمەتێکی زۆر گرنگە ئەویش ئەوەیە کەوا حەج ئەبێتە مایەی ئەوەی ئینسان گوناحەکانی لە گوناحەکانی پاک بێتەوە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە ئەحادیثی زۆرە باسی ئەوەمان بۆ ئەکات کە حەج ئەبێتە مایەی ئەوەی کە ئینسان گوناحەکانی پێشووی پاک ببێتەوە بەڵام یەک نوقتە هەیە لەیراکە هەنیە کەسێ ئەڵێ ئینسان کە حەجی کرد دوای ئەوە وەکو لاپەڕەیەکی سپی پێ تێ براینە ئینسان کە حەجی کرد وەکو لاپەڕەیەکی سپی پێ نایە ئینسان کە حەجی کرد لاپەڕەیەکی سپی پڕ لە حەسەناتەوە تێتەوە خوای تەعالا کە ئینسان حەجی کرد هەموو کردەوەکانی ناسڕێتەوە نا بەس کردەوە خراپەکانی ئەسڕێتەوە کردەوە چاکەکانی ئەرەمێنێ کەوابوو لاپەڕەیەکی پڕ لە حەسەناتەوە کابرا دێتەوە خراپەکانی ئەسڕێتەوە ئەگەر حەجێکی پاک بێ و پارەیەکی حەڵال کردبێتی کەوابوو حەقە ئیتر ئینسان نەیە لێ کردەوەکانی پیس بێ پێغەمبەری خۆشەویست ئەفەرمێ صلی الله عليه وسلم أفرمي أما علمت أن الإسلام يهدم ما قبله ما كان قبله وأن الهجرة تهدم ما كان قبلها وأن الحج يهدم ما كان قبله بيغمري خوا وأصحابيك يفرمي أنا نزاني إسلام إنسان كبوه مسلمان هرچی پێشا کردی بێ خوای گەورە لێی خۆشە بێ لە خراپە
ئایا نازانی کۆچکردن لە پێناوی خوایە، خوای تەعالای کاتە مایەی کەفارەتی گوناحەکانی؟ ئەی نازانی ئەگەر ئینسان حەجێکی پاک و جوان بکا خوای تەعالا پاکێکاتەوە؟ لە حەدیثێکی ترا پرسیارە لە پێغەمبەر کرد چی عەمەلێک زۆر زۆر گەورە و بەرزە و بەڕێزە لای خوای تەعالا؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئیمان هێنان بەخوا و بە پێغەمبەری خوا. وتیان ئیتر فەرمووی جیهادکردن لە پێناوی خوایە، واتە غەزاکردن لە پێناوی خوایە دژ بە کافرەکان. ئەگەر کافر هات وڵاتی ئیسلام داگیرکا و تەعدا لە مسلمانان کە ئەو کاتە تۆ بەرامبەری غەزا بکەیت و جیهاد بکەیت و نێلی وڵاتت داگیر بکرێ، نێلی شەرەف و ناموست هەتک بکرێ، گەورەترین کارە. وتیان دوای ئەوە فەرمووی حەجێکی پاک و جوان. لە حەدیثێکی ترا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم عمرە بۆ عمرە کەفارەتی گوناحەکانی نێوانیانە، عمرەیەک بۆ عمرە، عمرەکردنێ بۆ عمرە، بەڵام حەجێکی ڕێک و پێک پاداشتی نییە ئیلا بەهەشت نەبێ. هیچ پاداشتێک خوا ئەفەرمێ ئەگەر حەجێکی ڕێک و پێک بکەی هیچ پاداشتێک نییە مقابل ئەوە خوا بیدا پێت ئیلا بەهەشت نەبێ. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء